باخەکەی بەرامبەر ڤێلاکە تەواو بووە و ئێستا حازرە بۆ نیشتەجێبوون. ئێرە پرۆژەی مارکاستیە. ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه. ئێستا ئەتوانیت بە شێوازی کاش یاخود بە شێوازی پێشەکی و دەفعاتی ساڵانەی گونجاو لێرە ڤێلایەکی تایبەت و شەهانە بەدەستبێنی. ڤێلایەکی زۆر ڕاقیم بۆ هێناون کە ڕووبەری 170 مەترە. مواصفاتەکانی بژمێرە: ڕوکنە، تەنیشتی باخە، بەرامبەری باخە، ڕووی قیبلەیە، کامل دەستکاری کراوە، هەموو مشتەمەلاتەکانی کراوە بە جۆری شەریکی ڤیترا و لەگەڵیا نرخی زۆر گونجاوە تەنها 19 دەفتەر و 50 وەرەقە و مەعاملەیە. و لەگەڵیا ئەگەر ئەوە لە توانای بەڕێستانی و ناتوانی بە شێوازی کاش بیکڕی، ئێستا ئەتوانی هاوشێوەی ئەم خاوەن ڤێلایانە کە بە شێوازی پێشەکی و قیس کڕیویانە تۆش ڤێلایەکی هاوشێوە بەدەستبێنی کە پێشەکیمان تەنها و تەنها لە 7 دەفتەر دۆلارەوە دەست پێ دەکات و هیچ قیستێکی ماگانت نییە، تەنها دەفعاتی ساڵانەی گونجاوت هەیە. بۆ زانیاری زیاتر و نیشتەجێبوون لەناو پرۆژەی مارکاستی پەیوەندیمان پێ بکەن بە ژمارە مۆبایلی 0 672 619 8000.